ئەو ئافرەتانەی چەکیان هەڵگرت. لە بەرەی پێشەوە سەنگەریان گرت و شان بە شانی پیاوان جەنگان لە گۆڕەپانەکانی جەنگ شەڕیان کرد، سەرکەوتنی مێژوویان بەدەست هێنا لە بەرەنگاربوونەوەی سەرسەختترین ڕێکخراوی توندڕۆ و داعشیان لە ناو برد. لارکوێ دەجەنگان هەلهەلەیان دەکێشا. یەکەی پاراستنی ژنانی یەپەژا لە سەرەتای دروستبوونیەوە ژنانی کورد و عەرەب و ئەرمەن و ئاشووری و سریانی سەیدا کار دەکەن. لە سەرەتادا بیرۆکەکە لای هەمووان پەسەند نەبوو، بەڵام دوای ساڵانێک ئاستی جەماوەری لە ناوچەکە بەرز بووەوە لە هەر شەڕێکدا کە هێزەکانی سووریای دیموکراتی ئەنجامیان دەدا ناوی ژمارەیەک شەڕوانی ئەوان دەردەکەوتن، وەک ئایمێرکان لە کۆبانێ و ئاڤێستا خاپور لە عەفرین. ئەو ژنانە جەنگان بۆ ئەوەی بەسەر هەموو تونند و تویژیەک و جیاکاریەکی جێندەریدا سەر بکەون. جیهان ڕووە و ژنە شەڕوانەکان کەمەندکێش بوو، پشتگیریەکی گەورەی میدیاییان کرا، چەندین فیلم لەسەر ئەو ژنانە دروستکران بەرەنگاری داعش بوونەوە، وەک فیلمی فەڕەنسی خوشکانی چەک کە کارۆلین فۆڕێز دەرهێنانی بۆ کردبوو، بە هەمان شێوە ڕۆمانی کچانی کۆبانێ کە لەلایەن نووسەر و ڕۆژنامەنووسی ئەمریکی گیا لێمۆن لە سەریان نووسرا و هیلاری کلنتن و چێلسی کچی مافی ئەوەیان وەرگرت بکرێت بە درامایەکی تەلەڤیزیۆنی تا نەڕە و هاواریان بگاتە گوێی هەموو جیهان.